یەکێکە لە ڕزگاربووەکانی پرۆسەی ئەنفالی بارزانیەکان. بەڵام گەڵای درەختی خێزانەکەی زۆرینەی هەڵوەریوە. برا و خاڵ و مام و منداڵەکانیان و نزیکەی 100 کەسیش لە خزمەکانی ئەنفالن. مام خەدر زانێری زۆر وردونهێنی لەسەر ئەنفالی بارزانیەکان لەلایە و زۆر هەوڵی داوە شوێنی بارزانیەکان بزانێت پێشەوەی ئەنفال بکرێن و لەو کاتەدا بە هەموو ڕێگەیەکدا ڕۆیشتووە. مام خەدر دەڵێ بەشێک لە سەرۆکجاشەکان دەستیان لەم ئەنفالەدا هەبووە و بارزانیەکانیش پێشەوەی بکرێنە گۆڕی بە کۆمەڵەوە کیمیاییان لەسەر تاقی کراوەتەوە. بردیان بۆ کەرکووک و لە کەرکووک بۆ تکریت و لە تکریت هەمویان شەڵال شتی پێیان بیدیان وەرگرت و ساعت 12 شەوێ بردیان بۆ سامەڕا، لە سامەڕا بۆ پەلوزە بردیانە ناو ئەبوغڕێب. دوای 10 ڕۆژ وەزبەی تریان گرت لە بەحرکە و حەریر و دیانە. مێرگەسۆریش بەس مێرگەسۆر بۆ خۆیان چوونە چیای دەرباز بوون. دوای پەترەیەک هاتنەوە بارزانیەکانیان کە بردە ئەبوغڕێب مانگێک و 28 ڕۆژ لە ئەبوغڕێب بوون. ئەوەی دەمرد لە مەقبەرەش کەرقدەیان شاردەوە لە تەنشت ئەبوغڕێبە. دوای مانگێک و 28 ڕۆژ بردیان بۆ لای ڕۆمادی، لە ڕۆمادی بۆ ڕوتبە، لە ڕوتبە بردیانە وادی العەکاش کە بارزانیەکانیان بردیە بۆ وادی العەکاش بۆ ئەوەیان بردیتەوێ کێمیان بەوان تەجروبە کردی، یعنی کە حەلەبجە دەرێ کێمیان لە ئێمەداوە کێمی ئەوەلدارە بە بارزانیەکان تەجروبە کراوە. هەر 400 نەفەر نەوعی کێمیایەکیان پێ تەجروبە کرد، 400 دیکە نەوعێکی دیکە، 400 دیکە نەوعێکی تا کۆتایی. پرۆسەی ئەنفالی بارزانیەکان لە ساڵی 1983 بە چەند قۆناغێک دەستی پێکرد لە تەمەنی 6 ساڵی بۆ 80 ساڵی ئەنفال کران. لە بیابانەکانی عێراق خرانە گۆڕی بە کۆمەڵ. لە کۆی ئەنفالی 8,000 بارزانی 696 ڕووفات گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان. بەڕێوەبەری گۆڕە بە کۆمەڵەکانیش لە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان دەڵێت هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەدەستی حکوومەتی عێراقە. یاسای پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراقی تەنها بەڕێوەبەرایەتی گشتی گۆڕە بە کۆمەڵەکانی سەر بۆ دەستگای شەیدانی عێراق حەقی ئەوەی هەیە بچێ بە دوای گۆڕەکان بگەڕێ و کشفی بۆ بکات و هەڵیان داتەوە. ئێمە ئەو مافەمان نییە. گۆڕەکانیش بە حکومی زۆربیان کەوتونەتە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق. ئێمە دەسەڵاتمان نییە بەسەریانە، تەنها ئەوەیە ئێمە چاوەڕێکین کەی لە پلانی ئەوانە هەبێ گۆڕێک هەڵدەنەوە پێشوەخت ئاگدارمانەکەن و ئێمەش ئامادەکاری بۆ ئەوکەین. باگوێرەی ئاماری وەزارەتی شەیدان لە عێراق 400 گۆڕی بە کۆمەڵ هەیە. 50 لەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵدراونەتەوە کە 20 گۆڕیان ڕووفاتی بارزانیەکانی تێدا بووە. ئەو تاوان و زوڵمەی دەرحەق بە بارزانیەکان کرا لەبەر کوردبوون و ئازادی خوازی بوو. دوای 40 ساڵ تێپەڕین بەسەر ئەنفالکردنی بارزانیەکان نەک تەنیا کە سوکاریان قەرەبوو نەکراونەتەوە لەلایەن حکومەتی عێراقەوە، بەڵکو پرۆسەی هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوانیش سست بووە. ئازەر فاروق، کوردستان 24، شارەدەی بەحەرکە.